چاپلەیەکی گەرم بۆ هونەرمەندی بەڕێز کادر ئەسعەد. سپاس خۆشەویستان. چاپلەیەک زۆر خۆش بۆ ئەو گۆرانی حەزەکەم زانین ئاوازی کێ بوو هۆنراوە ببورە زەمانکەکی خۆت کارنە ئەو ئاوازایی هونەرمەندی خۆشەویست دابەشکردن و ئامادەکردنی کاک بژار دیلانە تێکستەکەی خۆمە دەستت خۆش گوتنی شەری خۆمە هەر دەستت خۆش بێ. چاپلەیەک دووبارە بۆ هونەرمەندی بەڕێز دوو بەرنامەی ڕێک لەگەڵمان بوو. زۆر سپاس هونەرمەند کادر ئەسعەد. چاپلەیەکی بۆ لێن. زۆر سپاس خۆشحاڵم. زۆر سپاس. زۆر سپاس. بەشداربووەکان بێن بۆ ئێرە شەرمین خالت، وشیار جەعفەر، کاوە فارس، جەعفەر محەممەد و دلۆڤان. وەکو ئەیبینن یەکێک لە بەشداربووەکان زوو بەرنامەکەی بەجێهێشت و بەداخەوە وا هەستی کرد پۆینتی کەمی وەرگرتووە و من ناتوانم بەردەوام بم، بەڵام لەوانە بێ دەرچوو بێت ئێستا و هەرچۆنێک بێت ئەم چوارە ئازان ماونەتەوە لە جێگی خوێن و ئامادەن چ پۆینتێک وەرگرن دەرچن دەرنەچن ئامادەن لێرە بە شانەزی و بمێنەوە. یەک پرسیار لە تۆکەم، بەڕێی تۆ کێ لەم سیانە لە تەنیشتۆ دەرێت؟ بەڕێی من کاک دلۆڤان. کاک دلۆڤان. ئۆکەی. ئەی بەڕێی ئاو خوشکە جوانێک شیرین. ئۆکەی زۆر سپاس. خۆشەویستان بزانین لێژنە ئەڵێ چی؟ دەشنە گیان دووەڕێی ئێمە دەستخۆشی لە هەموو بەشداربووەکانەکەین. بەڕاستی ئافرم ئێستادادیان وجودیان لەسەر شانۆ هەمویان باش بوون. معنایەوە نیە ئەو دوو کەسەی پلەیان زیاترە باشترین و باشترینن، هەمویان باش بوون، بەڵام هەر کەسێکە بێ لە هەر بەرنامەیەکدا پلێکی زیاتر بێت. دوپەیوی ئێمە خاتو شەرمین و دلۆڤان سەرکەوتن بۆ واو چاپلەیەکیان بۆ لێن. لە ماوەی یەک هەفتەدا بە SMS بۆ هەردووکیان ئەو کاتە دەستنیشانەکرێ کامیان لەو دوو بەشدار بووە سەرەکەوێ بۆ تۆپدا، واتە هەردووکیان سەرکەوتون، بەڵام چاوەڕێ هەفتەیەک SMSی جەماوەرەکەین بۆ 9252 تا باشترینیان سەرکەوێ بۆ تۆپدا. دەستخۆشیش لەو دوو بەڕێزەی ترەکەین لە گروپی موزیک لە بەشداربووان لە لجدە لە هونەرمەند کاک قادر ئەسعەد. سوپاس بۆ جەنابیش. زۆر سپاسانەکەین کەواتە وەکو مامۆستا هەڵکەوت زاهیر وتی ئێوە لە ماڵە وەکو لێژنە ئەتوان ڕۆڵێکی گەورە ببینن، ئەتوانن یان دلۆڤان دەرچن یان شەرمین خان دەرچێنن، ئەویش SMS دەکەن بۆ 9252. خۆشەویستان چاپلەیەکی گەرم بۆ لێژنەی بەڕێز و هونەرمەند کادر ئەسعەد و ئەم بەڕێزانە لێرە و گروپی سینیۆ لە پشتەوە. هونەرمەند قادر. قادر نه اصلا اوكي الله سپاس لە هەموو لایک. زۆر سپاس.